ساڵانە و لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز بە مەبەستی خۆ ئامادەکردن بۆ ئەنجامدانی سونەتی قوربانی، هاوڵاتیانی قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری ڕوو لە مەیدانی کڕینی ئاژەڵان دەکەن. لەو بارەیەوە هاوڵاتیان دەڵێن سەرەڕای بەردەوامی لێبڕین و دواکەوتنی موچەکانیان لەلایەن حکوومەتەوە، بەڵام ئەمان وەکو خۆشەویستیان بۆ سونەتە گەورەیە ڕوویان لە مەیدانی کڕینی ئاژەڵان کردووە تا هەر یەکە و بەپێی توانای خۆی قوربانی ئەنجام بدات. وڵا بۆی خوا لێمان خۆش بێخوا خێرمان بنووسێ شڵا لەبەروانەکەین و لەخوا بەزار خەڵک لەبەر خاتر خوا لەبەر خاتر لێ خۆشببینی خوای گەورە هەموو شتێکە کڕێ لەبەرەوەی گوێ لەوە نیە ئەگەر هەبێ نوێنی وایە 100,000 نەماڵە بێدی حیوانێکە کڕێ بە 100,000 باتەوە خەڵکەکە لەخوا بەزیاد بێ باشە. ئارە وەڵا لەخوا بەزیاد زۆر گەرم و گوڕە بازاڕەکە. منیش ئەوەتی خۆمم ناسیێتەوە هەتا ئیستاکە عمرم 70 ساڵە کولی ساڵێ یان جۆناگەیان حیوانم کردووە. خوا لە هەمومانی قوبڵکە ئینشەڵا قوربانی بۆ ئاکەم چۆن لە حەزەتی ئیبراهیمی قوبڵ کرد خوای گەورە ئێمەش ئینشەئەڵڵا پشت بە خوای گەورە لەخوا زیاتر پشت و پەنامان نییە هەمووی درۆیە. بەشکم خوای گەورە ئەو بە حشت و بەرینەمان کاتە قسمەت ئینشەئەڵڵا بۆ سونەتی پێغەمبەر من هەروتیان سونەتی پێغەمبەرەتر ئەم دڵی من ئەبێتە کەراعەتایەت من لە خۆشی پێغەمبەرێکم ڕوحم بە فیدای بێ پێغەمبەر بمێنێ ئیساکە برین بڕۆ بۆ جیهاد یەکەم کەس خۆم بەدەمە کوشت. فرۆشیارانیش باس لەوە دەکەن بەهۆی گرانی نرخی یالیک لەلایەک و بەرزبوونەوەی نرخی دۆلار لەلایەشی دیکەوە ئەمساڵ تا ڕادەیەک نرخی ئاژەڵ بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا لەم ناوچەی هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی پێشوو ئەم ساڵ بازار باشترە و هاوڵاتیان بە شێوەیەشی گەرم و گوڕتر سەردانی مەیدانی کڕینی ئاژەڵان دەکەن. یعنی حیوان گرانە بە بۆنەی ئەوە ئالیکەکەی جۆگەنم گرانە ئیمساڵ خەڵک چەمچەماڵ بە تەبیعە خەڵکی زۆر چاکە یعنی بۆی بۆ قوربانی ئیسە هی وایە من خۆم تەلەفۆنی بۆم کردە ئەڵێ معاشەکەم نهاتووە بە قەرزەی بەم هەدا معاشەکەتی یعنی خەڵک چەمچەماڵ بۆ قوربانی زۆر ئازایە بۆ شتانە سعر لە 30,000 تا 5,500 یعنی شەک و ئەو شتانە بە 5,500 مەڕ بە 4 بە 3,5 بە 4,5 در ئەو شتێوەیە بەڵێ زۆر من پێ دەڵێم یعنی ئافرەت وایە لە 200,000 داناوە کۆم کردەوە ئەبێ حیوانێک بۆ بکڕی. وەڵای باشە هەیە زۆر هەیە یاڕۆڵ هەیە باشە ماڵ خەڵکەوە خەڵکەکە زۆرتی بخۆی خێرەکە چاکاکە قوربانیەکە ئەیبە نییە زۆر چاک وەڵای باشترە ئیفتاڵەکە باترە بێ شەڵا باترە دیاری کردووە دۆلارەکەمان بەرزە حیوانەکەی کاکە هێنە گرانە بێت ئادی گرانە مەترفی گرانە هەر باشە هەردی هەر باش. ماوەی زیاتر لە 7 ساڵە قەیرانێکی دارایی کە بەشێکی بە دروستکراو دەچێت لەلایەن کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتەوە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا سەپێنراوە. هەر ئەمەش جوڵەی بازاڕ و کڕین و فرۆشتنی لەسەر هەموو ئاستەکان تەواو سست کردووە. بەڵام هاوڵاتیان بەهۆی پابەندبوونیان بە بەهاکانی ئاینی پیرۆزی ئیسلام و سونەتەکانی پێغەمبەری سەروەرمان درودی خوای لەسەر بێت بەردەوامی بە ئەنجامدانی سونەتی قوربانی دەدەن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ